خوي چەند ئەوەیەک هەیە خاڵێک هەیە کەمیان بەڕای من نەدەبوایە ئەمە بچێتە بەغا چونکە مافی هەرێمە چۆن بڕیار لەسەر دەستوری خۆیەدا ئەو دەستورە بە مەرجێک لەگەڵ دەستوری عێراقیە جیاواز نەبێ لە خاڵە گرنگەکانە ئەمە نازانم بۆچی وە چۆتە ناو دادگای فیدراڵی دوو دادگای فیدراڵی ئەو مافەی نییە من بەڕێی منە و مافەی نییە کە بڕیار با لە سەروەی کە ئەم خاڵانە هەڵوەشێنێتەوە ئەمە لەلایەکی ترەوە ئەو بەڕاستی لە ڕوانگەی هێشتا لە ڕوانگەیەکی سەردەمیانە ناگونجێ لە ڕوانگەیەکی هێشتا لە عەقڵەتێکی زۆر ئەوەنێ بڵێن پێش ئەم سەردەمەی ئێستاکە ئەژی بۆیە ئەو جۆرە بڕیارانە ئەدا دەنا چونکە ئەم سەردەمێکی جیاوازە ئەم سەردەمە تۆش سەردەمێکی شارستانیەتە سەردەمی شارستانیەت ئیتر فرەژنی هەڵێکی گەورەیە چونکە حتا لەگەڵ شەرعیشە ناگونجە حتا لەگەڵ قورئانیشە ناگونجە بۆ چونکە ناتوانێ عەدالەت بکە لە بینی چوار ژنە ناتوانێ عەدالەت بکە لە بینی ئەو هەموو ژنانە و ئەو هەموو منداڵانەی کە لە دێنە دنیاوە بۆیە ئەمە هەڵەیە کە ئەگەر هاتوو بیر لەوە بکاتەوە ئەو پیاوانەی کە فرەژنیان هەیە بتوانن وڵاهی عەدالەتیان شتێکی وا من مستحیل و مەحاڵە لەبەرەوە حتا لەگەڵ قورئانیشە ناگونجێت چونکە دەڵێ لە قورئانە هاتووە بە ئاشکرا و بە نەسی سەریح هاتووە دەڵێ دەبێ عەدالەت لە بینیا بێ لە عەدالەتی لە بینیە چۆن ئەبێ دوو شتێکی کەشمان بیر نەچێ زۆربەی ئەو بەرپرسانە ئێکی دوو ژن و سێ ژنیان هێناوە جا لەبەرەوە خۆی لە خودی خۆیە دژی شتێک ئەبێ کە یعنی خۆی فرەژنی کردووە جا لەبەرەوە بەشێکی زۆری یعنی من ناڵێم هەمووی بەڵام بەشی زۆری ئێستا کە تۆ سێریکە ئێکی ژنێ یا دوو ژنی هەیە یا سێ ژنی هەیە و من هەندێکم 24 ژنیشی هەیە اینجا لەبەرەوە دش ئەوەستێ ئەش بووە لایەکی تریش ئەو بواە لە لای خۆمانە هەندێک خەڵکی شارەزا بچوو بە وردی لەگەڵیانە دانیشتا بایە مەبەست چییە؟ ئەمە نیان و تۆ نابێ ژن بێنێ بە هیچنەوە ئەبێ بە موافقەتی ژنی پێشوو بێ و لەس ئەگەر هاتوو کێشەی دەرونی هەبێ کێشەی تەندروستی هەبێ کێشەی مناڵبوونی هەبێ یعنی هۆکارێک بێ هۆکارێکی بتوانێت یعنی مەلموس هەبێ کە چۆن ئەتوانێ بۆ ژنەهێنێ هەر نەک لەبەرەوەی کە حەزێکی پیاوە و دەبێ ژن بێنێ نابێ پرس بە ژنەکەی پێشووی بکە نابێ ژنی پێشووی ڕازی بێ ئێکەواتە هەر خۆی ناڕازی بوونی ژنی پێشووی یعنی ناعەدالەتی هەر خۆی ئەم خاڵە یعنی ناعەدالەتی ئەنجاوە بۆیە ئەمەش هەڵەیەک بۆ دەبواە کۆمەڵێ یاسان ناس و ئەوانەی دەستور ناسەکانیش بچن ئامادە بن و شی بکەنەوە کە بۆچی ئەم یاسایە لێرەیە و باریکەسێتی وایە و بۆچی لە بەغا بە جۆرێکی کەیە بە هەر خۆی لە ئەساسیشە ژن لە دەستوری عێراقیە باوەڕ بێ لە زۆر خاڵە مەسەم ئەڵێ لكل مذاهب الحق في قانونه الأحوال الشخصية يعني توقر حسابي كين زيكي نوزده قانون نوزده دادقا ما نبي بو بس بو محاكمي درباري أحوالي الشخصية چونك أمن ده مذهب مان هي وأون ده لكل مذاهب الحق في قانونه الأحوال الشخصية أو هم قانون أحوال الشخصية ئەو هەموو دادگایە خۆی ئەمە هەڵەیەکی گەورەیە ئەزان چێ خۆی لە زۆر خاڵە هەمان مافی پیاویداوە بەڵام ناڵێم مەسەلەم ئەمە یەکێک لە خاڵەکانە فرەژنیە دوو هەندێک ئێمە ئیتفاقاتی نێودەوڵەتی هەیە هێشتا کە عێراق ئیمزای نەکردووە و بەڵگەشت بۆ ئەوەیە کە ئەمانە لەگەڵ شەرعا ناگونجێ ئەمە یەکێکە لە خاڵەکانە کە تۆ گەر شتێک لە شەرعا نەگونجێ چۆن ئەتوانی تۆ بچیتە ناو ئەو ئیتفاقی نێودەوڵەتیانە خاڵێکی کەش ئەوەیە کە باسم کرد ئێستاکە یاسای کە دەڵێ لكل المذاهب
الحق في قانون الأحوال الشخصية أما خوينا حق يتوك أما يعني نا دادوري همو مال برامبر بقانوني كي مدني دادوري أكري ونيا همو كسيك سانة برامبر ياساي كي مدني شارستاني بلام ياسايك ك نوزده بيست محكمة تيابو چون أتواني لم محكمة جواز لقل محكمة كي كواتا إكساني نية لنيوان حتى جنا كان خوشيانو لنيوان جنوب يعيشة